بەخێر بن بۆ قەزای پێنجوێن بۆ مزگەوت و خانەقا و حوجرەی شێخ محەممەد عوسمان سیراجەددینی نەقشبەندی. ئێرە مەدرسە و خانەقای شێخ محەممەد عوسمان سیراجەددینی سانیە لە قەزای پێنجوێن. مێژووی ئەم شوێنە ئەگەڕێتەوە بە ساڵی 1950 زاینی بە ئەمر و فەرمانی جەنابی حەزەتی شێخ. اینجا دواتر بە فەرمانی ئەو ئەم شوێنە کراوە بە مزگەوت بۆ عیبادەت و بۆ پەرستش. موسڵمانان لێرە عیبادەتیان کردو و نوێژیان کردو و خەتمەی تیا کراوە. پاشان لە شەڕی ئێران و عێراقا ئێرە ژۆک و شوێنەکانی تر بۆ بە قوربانی و ڕووخاوە و بە یەک جار لە ناو چووە و پاشان لە ساڵی 2004 لەسەر دەستی شێخ عەبدولمەلیکی کوڕی حەزەتی شێخ جارێکی تر سەر لە نوێ دەست کراوەتەوە بە بنیادنانەوەی ئەم شوێنە و بۆ دوجار لە ساڵی 2017 لەسەر دەستی جەنابی کاک شێخ مادێح کە ئێستا لە ژیان نایە و تەمەندرێژ بێ ئینشاءڵڵا ئەم شوێنە کۆتایی پێهاتووە و لەو کات و ساتەوە ئێرە الحەمدولیلا توانیویەتی کە ببێتە مەڵبەندێکی عیلم و زانست و زانیاری بۆ کۆمەڵێک لە مامۆسایان و لە فەقیان لێرە دەرس بخوێن و خۆیان فێری ئەم شەریعەتە پیرۆزە بکەن. سەرەتا ئەو کەسەی کە دێتە فەقێتی پێویستە کە خوێنەواریەکی وەهای هەبێت کە بتوانێت شت بنووسێت و شت بخوێنێتەوە و ئەو کەسەی کە دێتە فەقێتی بە کۆمەڵێ مەرحەلەی علمیە تێئەپەڕێت بۆ ئەوی کە بتوانێت مستەوایەکی باش پیا بکات لە زانست و زانیاری. سەرەتا ئەو کەسەی کە دەست دەکات بە خوێندنی حوجرە لە عیلمەکانی نەحو و سەرف دەست پێ ئەکات لەبەرەوەی علمی نەحو و سەرف پێویستە بۆ هەر کەسێک کە علومە عەرەبیەکان بخوێنێت کە ئەم دوو عیلمە بە باشی بزانێت. سەرەتا علمی نەحو و سەرف ئەخوێنێت لە پاشان بە پلەبەندی کۆمەڵێک علمی تر بە دوای عیلمەکانی نەحو و سەرف ئەخوێنێت. بۆ نمونە علمی مەنطیق ئەخوێنێت و پاشان لە هەر عیلمێکا طەبعاً چەند کتێبێک ئەخوێنێت. لە علمی مەنطیقا چەند کتێبێک ئەخوێنێت. دواتر دەچێتە سەر علمی ئادابی بەحث و منازەرە لە پاشان مقالات و مەقولات کە لە علمی حکمت ئەم دوانش ئەخوێنێت و پاشان علمی بەلاغە ئەخوێنێ و لە پاشان علمی عەقیدە و لە پاشان علمی ئوسوڵ. بە درێژایی خوێندنی ئەم کتێبانە ئەم فەقێیە هەوڵ ئەدات دائیمەن کتێبێکی فقهی دابنێت لە لای ئەو مامۆسایە بۆ ئەوەی کە بە درێژایی خوێندنی ئەم کتێبانە لەگەڵ کتێبە شەرعیەکان و کتێبە فقهیەکانیشا بڕوات و کاتێک کە ئەم منهەجە تەواو ئەکات ئیجازەیەکی علمی پێ ئەدرێت وەکو ئەو کەسەی کە وەکو ئەمە بڕوانامەیەکە بۆەوەی کە ئەم کەسە شایستەیە بەوەی کە خزمەت بکا بە خەڵکی و خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام. بسم الله. هاوسەنگیان ڕۆنەکەی تێگە وردە دەگە خەریکە شۆرمەوە. ئێمە وەک فەقیانی مەدرسە و خانەقای شێخ عوسمانی سیراجەددینی سانی لە دوای ئەوەی کە دەرزەکانمان خوێند لە خزمەت مامۆساکانمانە و خۆمان ئامادە کرد بۆ دەرزەکان، ئەرکی فەقیانی ئەم خانەقا چەند فەقەیەک هەڵەسێت بە ئامادەکردنی بۆ دروستکردنی نان بۆ ئەو فەقیانەی کە لەم خانەقادان و غەیری ئەوەیش ئێمە غەیری فەقیەکان نان بۆ ئەو میوانانەی ئەو ڕێبوارانەی کە یەنە ئێرە ئێمە لە خزمەتیان نابین و نانێمە حەزرەکەین. هەر لە زووە خانەقا و مەدرسەکان مێژوویەکی زۆریان هەیە کە خزمەتی میوانان و ڕێبواریانیان کردووە لە هەر شوێنێک هاتبن لە دەروی وڵات لە ناو کوردستان لە هەر شار و شارۆچکەیەک کە ڕویان کردبێتە ئێرە ئێمە خزمەتمان کردووە و لە خزمەتیا بوون.
حجرە شوێنێکە کە لە هەموو شوێنێکەوە خەڵک ڕووی تێکات واتە مەڵبەندێکی علمی وهایەکە خەڵکی لە زۆر شوێنەوە ڕووی تێکە فەقێ لە چەند شوێنێکەوە ڕووی تێکە تایبەت نییە بە خزمەتکردنی خەڵکی یەک شار بۆ نمونە ئێستا ئێمە لێرە فەقێمان لایە خەڵکی سەیسایقە فەقێمان لایە خەڵکی منتیقەی هەولێرە فەقێمان لایە خەڵکی زەڕایەنە فەقێمان لایە خەڵکی دێهاتەکانی دەوروبەری پێنجوێنە وێ تایبەت نییە بە ئەوەی کە بڵێ تەنها خزمەت بە و شارە ئەکات یاوە خۆت خزمەت بە سنوورێکی دیاری کراوەکات. First day of school, Kashma looks at her backpack. It has holes. It is dirty. من ناو موسايا ولخانقة بينجونا خيرم 4 سالة فقيم وبيجي لمنهجي حجرة وكتابكاني حجرة خون في زمان إنجليزي أكم وكخون في زمان إنجليزي أكم طبعا زمان إنجليزي زمانك فارمي وجهانية وأخوانيات ودراسات أكريت لهمو شونك وبويا من أم زمان أخوانم بخزم ذكرن بدين إسلامه وبخزم ذكرن بكمال جو بخلقي. He has two younger. فەقەکان لێرە کاتێکە دەست ئەکەن بە دەرس و دەوروانەکانیان عادەتی ڕۆژانەی خۆیان وایە کاتێکە بەیانیان زوو هەڵئەسن لە دوای نوێژی بەیانی ئەگەر شەوگار درێژ بێت لە دوای نوێژی بەیانی ناخەونەوە نوێژی بەیانیان ئەکەن وەکەمێ قورئانە خوێنن و لە پاشان نانی بەیانی ئامادە ئەکەن لە دوای ئامادەکردنی نانی بەیانی و خواردنی نانی بەیانی دێنە ناو سەعی و دەور و دەرسەوە دەورەکانیان ئەکەنەوە و سەعی ئەکەن لە پاشان دەرسەکانیان ئەخوێنن هەتاوەکو ڕۆژی دواتر بە هەمان شێوە سەعی دەرسەکانی تریان ئەکەن بۆ نمونە لە دوای نوێژی عەسر هەتا ئێوارە دەست ئەکەنەوە بە سەعی لە بینی نیوەڕۆ عەسرا ئەمە ئیسراحەتە پاشان شەوانە لە دوای نوێژی عیشا دووبارە دەست ئەکەنەوە بە سەعی هەتاوەکو کاتژمێر دە لە پاشانی تر دەست نوێژێگرن و ئەچن بەلای ئیسراحەتی خۆیانەوە ئەخەون.